ئەم کاتتان باش خۆشببختانە شاری سلێمانی و بەشێک لە سێکتەرەکان پاش بەڕێکردنی زیاتر لە یەک مانگی کەرنتینە هێواش بەرەو ئاسایی بوونەوە چێت. لە دەوری وبەری من جەنجاڵێکی زۆر هەیە، ئەمیش بانقی تانجەرۆیە. ئەم بانقە کاری پێدانی موچە یا ئەو یارمەتیانەیە کە بانقەکە وەکو مەعاشمانگانەیدا بەو کەم ئەندام و هاوڵاتیانەی کە لێرە مەعاش وەرەگرن. بۆی زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بە بەڕێوەچوونی بارودۆخی بانقەکە خاتوو ڕۆقیەمان لەگەڵا ڕۆقیخان لە من نزیک بەرەوە بزانین بارودۆختان چۆنە و چۆن مەعاشێن بۆ هاوڵاتیانەیە بۆ ئێرە. مەدەنیمان لایە ئەمە ئەمڕۆ دوم ڕۆژی دابشکردنە بە شێوەیەکی زۆر باشە چه بەڕێوە بە هاوکاری پۆلیسی ناوشار و پۆلیسی بە شێوەیەکی ڕێکوتێک کە دابش بوون لەسەر بەشەکەی نەژوورەوە لە چوارچێوە ڕێنمایەکانی تەندروستی خۆپارێزی بۆ فەرمانبەرەکانمان وەها خانیشانیش بابەت بوون بە ڕێنمایەکانەوە دەستخۆشیان بۆ خوارەوە. ڕۆقیخان باسی ئەوە کرێکە زۆر جار هاوڵاتیان لێتان تێ ناگەن یا هەنێ جەنجاڵی دروستەکەن چیان پێ ئەڵێن چه پامێکتان ئاراستاکەن؟ بەڕاستی ئەمە هاوڵاتیان ئاگادارەکەینەوە کە ئەمڕۆ لە بارودۆخێکین کە ڤایرۆسێکەیە بە ناوی ڤایرۆسی کۆرۆناوە بەداخەوە ئێستش خەڵکی ئەمە تێ نەگەیشتووە لە مەترسیەم ڤایرۆسە ڤایرۆسێکە بەچاو نابێت جیهانی وەستانوە داوا لە خانیشتنەوە لە هاوڵاتیانی شارەکەمەکە شارەکانی کوردستان پابەت بن بەڕێکایە ئەو نیشانەی کە تا ئێستا کراوە بۆم شارە بۆ شارەکانی کوردستان پابەت بن بەڕێنماکانی تەندروستیەوە بۆ پاراستنی خۆمان کاتان لەکەین ئەمە مەترسیەکی گەورەیە مەترسیەکی گەورەیە ئەم ڕووی تێکردین پێویستە هەمومان خۆپارێزی بکەین لەم نەخۆشی و لەم ڤایرۆسە. ڕۆقیخان ئێستا تێبینی ئەوم کرد هاوڵاتێک مەعاشەکەی وەرگرتووە بەڵام کەسێک بە جۆرەکان پارەکەی لێ بردووە. چی بە کەسوکاری ئەو هاوڵاتیاناڵی کەین لێرە موچە وەرەگرن؟ بەداخەوە حاڵەتانش هەیە خۆتان نەزانن هەموو جۆرێک کەسێک و نەفسێتێکی تایە کە ئەو توانێت تەماعی بکاتە لە خانە نشینێک کە موچەکەی ئەوە لێ بەرێت بەو حاڵە وەریەکێ بۆ حاڵەش موچەکەی لێ ببرێ بەداخەوە بۆ جۆرە کەسانن داوا لە هاوڵاتیانەکەین کە کەس متمانە بەو کەسانە نەکەن کاڵە بێنە پارەکە بۆ بژێرینیان بێن یارمەتی دەین ئەم جۆرە کەسانە نەفسێتیان نزماگینە چۆن دەسەبا بۆ موچەی خانە نشینێک کەسی ساڵە خانەنشین بووە چاوەڕێ ئەو موچەیەتی بەداخەوە. زۆر سپاس خات و ڕۆقیات دەستخۆشیتان لەکەین. بەڵێ خۆشەویستان وەکو ئەزانن ئەگەر هاوکارم لەگەڵمان بێ بەشێک لە وێنەکان بگوازێتەوە بینین هێزەکانی ئاسایشی ناوخۆ بە تایبەت پۆلیسە بەڕێزەکان ڕێخستنێکی تایبەتیان کردو بۆ ئەو هاوڵاتی و موچەخۆرانەی بە تایبەت خانشینان کە تەمەنێکی زۆریان لە خزمەتکردن بەڕێ کردووە لێرە بەڕێکوپێکی سپیسێکەیە لە نێوانیانە تا بێن بەسەرە کوچەکانەوە بگەن. کاکڕایت هوەرم لەگەڵای کاکڕایت هوەر بە تۆش قسەی خۆت هەبێ بزانین چۆن ڕێخستنتان بۆ ئەم هاوڵاتیانە کردو و تێبینی چییە؟ ئەوەی ڕاستی بێت تا ڕادەیەک خەڵکەکە بە شوێ گشتی لە کاتی وەرگرتی موچە پابەندی ڕێمای تەندروستیەکان بە بەکارهێنانی دەستکرد دەمام ئەم شتانە بەڵام حقیقەت ئەم ئێستا مەعاش وەرەگرت لە بانکی تانجەرۆ زۆرە ئەم شوێنە زیادە 8,000 کەس موچە وەرەگرێت خەڵکارێکی بەتەمەنن یان زۆرتر ئەوێ بەڕاستیەکەی بەڵام لەگەڵەوە شایمە هەروکو کاری هەمیشەییمان مەفرەزێکی تایبەتمان لێناوە بۆ ئێرە بۆ ئەوەی کە تا ڕادەیە تەنزیمی خەڵکەکە بکەین و ڕێنمایە تەندروستیەکان و هەموو ئەو تێکتالیمان کە پێویستە لە ژوور ئۆپراسیۆنەکان تاکید کرێتەوە لەسەری بە مەرسی سەلامەتی هاوڵاتیان ئێمە ئەوانە جێبەجێکەین و بەرداوامی لە کارەکان. تێبینی چییە؟ چی بۆ هاوڵاتیانە ئاڵی کە دێن لێرە موچە وەرەگرە بە تایبەت ئێستا ئێمە هاوڵاتیەکمان بینی دوای ئەوەی مەعاشەکەی وەرگرت بوو ئۆتۆمبیلێک مەعاشەکەی بردبوو یا لێی کەوتبوو چی بە کەسوکاریان لای بە تایبەت کە ئەوە دووبارە نەبێتەوە؟ پێم باشە ئەوانەی کە تەمەنێکان یعنی توانای ئەوەی نییە کە باری تەندروستی ئەمەندە جێگیر نییە کە بتوانێت بۆ سیاسەتە بگرێ یا موچەکەی وەرگرێت پێویستە هاوڵێکی لەگەڵ ئابێجا کەسێکی نزیکی خۆی بێت لە دوورۆ متابعیکە شەر نییە خەرباڵی دروستکە لە دوورۆ متابعیکە بیگەێتە شوێنەکەی خۆی لێرە پۆلیس و کارمەند بۆ خۆم هاوکاری خەڵک
یارمەتی هەموو ئافرەت و پیاوە بە تەمانانمانناوە کە لە قادرمەکان ئەگەر ناڕەحەت بن سەرکەون یارمەتیمانداون بەڵام پێم باشە بووی کە چەناب هاوڵێکیان لەگەڵ ئابێت کە ئەگە بزان باری تەندروستیان جێگەڵیان هەیە بە تەمەنە بەڵام باشن توانێت هەیە موچەکە وەرگرێ بگەڕێتەوە. زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان، وەکو ئەزانن ڕەوش لە شاری سلێمانی بەردەوام بەرەو باشبوون ئەچێ و هێواش هێواش سێکتەرەکان ئەکرێنەوە. ئەوەی لەم بانقەدا تێبینی ئەکرێ و سەرنجی بەشێک لە هاوڵاتیانە وای ڕاگەێنن کە بەشێک لە فەرمانبەرەکان ساعت 8:30 دێ بەداوامکەوە شێوازێکی ستانداردە کە لە هەرێمی کوردستان لە ساعت 8:30 داوام دەست پێکە. ئەگەر بکرێت لەم بارودۆخەیە دەوامەکە پێشتر بکرێت بۆ لە ساعت 8ەوە ئەمان بێن بۆ داوام ڕەنگە ڕێگایەکی دروستتر بێ بۆ ئەوەی قەڵەباڵغی و جەنجاڵی لەسەر بانقەکە.